مزگەوتی شەهیدانی ئازادیە لە شاری سلێمانی. مزگەوتەکە لە ڕێگەی دانانی سیستەمی کارەبای وزەی خۆرەوە پێویستیان بە کارەبای نیشتیمانی نەماوە و ڕۆژانە وزەی زیادەی بەرهەمهاتووشیان دەگەڕێنەوە نێو سیستەمی کارەبای نیشتیمانی. سیستەمی کارەبای مزگەوتەکە توانای بەرهەمهێنانی 50 کیلۆوات کارەبای هەیە و بەم هەنگاوەش لەسەر ئاستی مزگەوتەکانی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم دێت لە بەرهەمهێنانی کارەبا بەو ڕێژە بەرزە. کە بیرۆکەکەمان لەوە بۆ دروست بوو کە پێویستمان بە کارەبایەک هەیە بەردەوام. ئێتر بیرمان لەوە کردوایە چەند ئەمپێرمان هەبێ یان چەند بەشمانەکە. دوایەوەی لەگەڵ چەند کۆمپانیایەکە و توێژ و ڕاوێژمان کرد و لیژنەی مزگەوتیش سوپاس بەخوا هەمویان هاوڕا بوون لەوە کە پێویستمان بە کارەبایەک هەیە کە جگە لە کارەبای نیشتیمانی و مۆریدەی گەڕک. بۆیە ئەو بیرۆکەیەمان بۆ دروست بوو چەند کۆمپانیایەکمان هێنا لە نێوانەوانە قای ئەنەرجی بە سوپاسەوە کە هاوکاری زۆریان کردوین و هەمووشی خێرخوازیە دەوە حکوومەت بە شێوەیە پشتیوانی کردوین و نەدەستخۆشیشی لێکردوین هەتا ئێستا بەڵکو هەمووی پشتمان بە خۆمان و بە خێرخوازان بەستووە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیش لەسەر پرۆژەکە قسە دەکات و دەڵێ پێویستە حکوومەتی هەرێم هاوشێوەی ناوەند قەرز بە خاوەن پرۆژە و شوێنە گشتیەکان بدات بۆ ئەوەی خەڵک ڕوو لە دانانی سۆلەر و سوودوەرگرتن لە وزەی خۆر بکەن. هیوادارین ئەم مابڵین ئەم پرۆژەی ئەو مزگەوتە هەندێک بێ بۆ هەموو بابڵین شوێنە گشتەکانی تر کە مەکتەبەکانە کە مزگەوتەکانە فەرمانگە حکوومیەکانە کەوا بابڵین ئەو سیستەمە دابنێن هەر بۆ یعنی زانیاری جەناب لە تقریبا 2 ساڵ پێش ئێستا حکوومەتی هەرێم داوای لە سەر جەم فەرمانگە حکوومیەکان کرد کە مەسحێکی هەموو سەربانەکانی خۆیان بکەن سەر گەراجەکانیان مەسەرەن کۆمەڵێک شوێن هەیە دایرە هەیە گەراجێکی گەورەی هەیە هیچ سوودی لێ نابینێ ئەتوانێت سەر گەراجەکەی بکا بە سۆلار و هەم سێبەرێکە بێ بۆ ئۆتۆمبیلەکان و هەم کارەباش بەرهەمهێنێ. ناوێکی گرنگ نێنرا لەلایەن وەزارەتی کارەبا ئەوەش بەوەی کە ڕێنمایەکی دەرکرد لە ڕێ و ڕێنمایەوە کە خەڵک بتوانێت ئەگەر بێت و سیستەمی سۆلەر دابنرێت سوود لەو کارەبایە وەربگرێ و کە ئەینێرێتەوە بۆ ناو شەبەکەی کارەبا و لە پسوولەی مانگانە کە بۆیەتەوە لی دەربکرێ ئەمە هەنگاوێکی گرنگ و باش بوو لە مڕۆوە و ئیزافەتەن بۆ ئەوە داشکاندن لە نرخی تێچوونی سیستەمەکە ئەوەش هۆکارێکی باشە نەک هەر لای خۆمان بە شێوەی گشتی لە جیهاندا کە زیاتر بەرەو پێشچوون ڕووبات لەوەی کە باوەش بکرێتەوە بۆ ئەم جۆرە لە سیستەم. یەکێک لە خاڵە نەرێنیەکانی ئەم سیستەمە لە وەرزی سستان و شەودایە ئەویش بەهۆی کەمبوونەوە و نەمانی تشکی خۆر بەڵام دەتوانرێت لە ڕێگەی دانانی پاتریەوە ئەو کێشەیە چارەسەر بکرێت و تەواوی ئەو وزەی لە ڕۆژدا وەردەگیرێت کۆ بکرێتەوە لە کاتی دیکەدا بەکاربهێنرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.